گوێزان خەکەنە بابە گوێزان خەکەنە. بدايات خلق ڕۆیشت و ئێستاش فەرقی کردی لەگەڵ پێشی هەندێک ماڵی لێماوە بەس هەموو چۆل نەکرایە بەس هەندێکی ڕۆشتنی بە تایبەتی قەڵات و بڵێن ئەو گوندە کە بردومانەکەی لێ بووە بەڵام ئەوەی هەموو چۆلکراوی چۆل نەکراوە ئێستا کەنیژ ڕەوشەکە تقریبا ئێستا عالیان ئاساییە وەڵا ئیشی و کاری خەڵکی تقریبا باغداریە و هەندێک حیوان و شینایەتی دەکات و هەندێک باخچەی هەیە و هەندێکی ئاژەڵداری دەکا و هەندێکی مێشەوانی و عەلە ئەکسەریەتی مێشەوانی دەکات ئەوە شتانە ئەکات وەزعەکە ئەگەر مەسەلەکە و بردومان و مەترسی تۆ بوو تیارە و ئەو شتانە نەبێت خەڵک لۆ خۆی ئاسوودەیە و لێرە ئیشەکات ئەو دوژمنان واز بین لەو میلەتە هەژارەی کە بە سەدان ساڵە ئەچەوسێتەوە و تۆ باران نەکرێت لێ ئەدرێت دەربەدەرەکرێت لەسەر خاچ خۆی دەرەکرێت ئەمە ئەوە تقریبا ئەوە 4,000 ئەو وڵاتی خۆم بەزی بێڵم ئەوە 4,000 خان دروستکەمەوە لەو وندەی ینی ئەوە ژیانی کوردەوەریە پێم ئەوەیە کورد یەکگرتووبی کورد بە یەکگرتووی نەبی هیچ پێ ناکرێت خەڵک مزاهرە بکە خەڵک داوا بکات ینی ئەو تۆ باران نەمینن ئەمەش نەتەوەیەشین موسڵمانین کوردین لەسەر ئەو خاکەیژین هاوڵاتی ئەو نیشتیمانەینە ینی ناکرێت و واز لە خاک و وڵاتی خۆت بینی پێم ئەوەیە لۆ هەموو هێزەکان لۆ هەموو کورد یەک پارچەی یەک بگری یەک گرتو بیت پێم من ئەوەیە وەڵا کاریگەری ترسەکە ئەگەر ناخ خەڵک خۆ هەدێت ئیشی خۆی ئەکات وردەوەردە ئیشی خۆی ئەکات ناکرێت خۆت وەتەنی با و باپێرتە خۆ ناکرێت وازی لێبینی تۆ جاگە وازتینەواتە ئەتوو دەبی واز لە کوردستان بینی خۆت و هەر کەسێک هاتۆ بارانێکی کرد و ئەوەیەکی کرد و وازتینە یان زەختەچی کرد تۆ وڵاتی خۆتە مڵکی با و باپێرتە ئەوە سەدان ساڵەمان لەسەر یەژین وەڵا لە دۆڵی باڵیان ژیان بەردەوامە هیچ گوندەکان هەمووی لەوەتی بڵێن لە پاشنەوە توێشی ئاوادان بوویتەوە بە تایبەتی ماونان ڕزوێکە قەڵاتی تقریبا چەند ساڵە زستانان یەک دوو ماڵ لێمیدنا گوندەکانی کەژیان هەر بەردەوام زیاتریش خەڵک ڕووی لە گوندانە ئەمن بە خۆم لەنەوە توێشیوە لێرە من نەڕۆیشتیمە تیارەش هەتا ئێستا وڵات تیارە چەند ساڵە هەر لێدا لە بەرامبەری ماڵی میشیدایە و لە جیرانیشمیدایە و نەڕۆیشتیمە ناژڕۆن بەر تیارێ ناکرێت و بڵێ وڵا تیارەیدا و بەجێ بێڵم ئەمە لە دە ساڵی هەشتایەکان هەشتا و چار لە هەشتا هەتا بڵێن نۆتوانە من لێرە بووین حکوومەتی بەعاز بە تیارەی بە تۆ بەڕێ هەموو دەمێ شەر هەر هەبووە لێرە ئەو جار ئێرە چۆر نەکرا ئێستا لە بەر تیارێکی تورکی ئەمە ئامادەنین چۆری ناکەین و چۆلش نابی هەرکە ڕاگەیان نەک باسیەوەیکە چۆل بووە خەڕک ڕۆیشتی ڕاز نییە درۆیە ئەمن تەڵەبەشم هەیە هاچیان پێکەم لۆ قەسرێ ماڵێ بار ناکەم بە هاچیان ڕۆژانە ئەیان بەمە قەسرێ و دێمەوە بەس بار ناکەم لەبەر تیارەی ئامادەنی مەبارکەم و ناژڕۆم ئارێ وڵە ئەوە ئێستا حەزەکەی تەسویر کە ئێستا لەسەر جوزیە دێمە خوارە جوزمەوەشاندیا ئەو پیاوەماڵێ لە قەسری ڕاتی جوزی لۆشینم ڕۆژانە دارانەکەین داری ئیشک لە ڕووباری لۆ ماڵۆشتیوە بڵێن ئەوە میوەش ئەوە سێوە ئەو کەس ئامادە نییە ئەوەی باخسە وشتی خۆ بەجێ بەری لە بەرتیارێ ڕاز نییە هەر لە خانی دابی ئەو پار بڵێن لە گوندی سەرکان لە چار نەفەر لەوێ شەید بوون هەر یەک لە مەندیقەی ڕات بوو وەڵی ئێشیان خەڵکیێرە بوو یەکی بادیسانێ بوو یەک مەندیقی بڵێن لە هەولێر ڕات و بە سەفرە هات بوون هات لە خانەیدا و چار نەفەر دەوێدا شەیدکردن ئەمنە تا ئێستا نەمزانێن بڵێن لە مەندیقە شتکادا لە ناودار و بڵێن پەکەکە لە خانیاندا نییە نەمزانێت لە پەکەکە لە ناو گوندیدا لە خانێکی تیارەدەی دابی تێیدا بووبی ڕێگاوبانیش کاکە ڕێگاوبان بە 100 ساڵ ئێتا ئەوەندە لۆکرا ئەو زیادا و 100 ساڵ بڵێن زیاترە ئەوەندە زیادە لۆماتی ئێستا دێ قەمتەرە ئێستا ئەو قەمتەرە لۆکرا بە 20 ساڵی کەژۆ قەمتەرە لۆمە ناکرێتەوە 7 ساڕۆخی دێ قەمتەری داینە
کارەبا ئەم بە خۆم فەرمانبەرم لە دایرەی کارەبامە کاکە وەڵا ینی ئەکرێ ئەتوو ئەمە بڵێن چەنددار چوینە بەڕێوەبەرایەتی سۆران چوینە کە مدیر ئەوەی دایرەی کارەبای لە قەسرێ لێ پارانەوە تا ئەو کارەبایان دۆ چاکراوە پار بە لافاای خراپبوو ئێستا هاتیە ئەلەو مەنتیقەی پێم خۆش تەسوێرشکە هیچی لەسەر هیچ نەکوندە نەماڵە زادەی ڕئیسە ئەلێرە پچرا بوو هەتا چی ڕزوێکەی یعنی هیچ حامودی نێش بوو کارەبای نێش بوو ئەو کاکەشتەکی نیشتمای خۆ پەکەکە نییە کارەبا پەکەکەیە ئەی ئاوی نێشتین کارەبای نێشتین جادەی نێشتن هەموو ڕۆژێ حکوومەت هێرێمی کوردستانیشە تا ئێستا هێ قسەی لەسەر ئەمە نەکردی بڵێ کاکە ئەوانە هاوڵاتێکی منە